ئامادەی بۆنەیەکی زانستی گرنگ بن. 32هەمین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت دەربارەی شێرپەنجەی جگەر. لەم بۆنەیەدا کە لە دوو پانێڵ پێک دێت بە ئامادەبوونی کەسانی پسپۆر و شارەزا بە شێوەیەکی چڕ و ورد تیشک دەخێنە سەر چەند بابەتێکی گرنگ. پانێڵی یەکەم بریتی دەبێت لە دەواازەیەک بەڕووی بابەتەکە و دەستنیشانکردنی حاڵەتەکە. پانێڵی دووەم باز لە چارەسەری حاڵەتەکە دەکرێت لە چەند ڕوویەکەوە لە پاڵ نوێترین توێژینەوەکان. ئەو بوارانەی کە لەم بۆنەیەدا تیشکان دەخرێتە سەر بریتین لە قۆناغەکانی پەرەسەندن، نیشانەکان و ئاستەکانی نەخۆشیەکە، ڕۆڵی پشکنینی تیشک، پشکنینی شانەزانی و نەشتەرگەری، شێوازەکانی چارەسەرکردن، گرنگی چاندنەوەی جگەر، شێرپەنجەی جگەر لە منداڵاندا، هەروەها نوێترین توێژینەوە زانستیەکان لە باوەڕپێکراوترین گۆڤارە زانستی جیهانیەکان دەخەینە ڕوو. بە بەشداری هەریەک لەم بەڕێزانە پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر، پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و ڕاوێژکاری هەناوی، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دیلان ئەمیر کووردا، پسپۆڕی وردی تیشک و سۆنار، قەستەرەی مێشک و پەلەکان، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کارزان سیروان، پسپۆڕی وردی نەشتەرگەری هەرس و جگەر و قەڵەوی و پەنکریاس، دکتۆر سەرکەوت ڕەوف، پسپۆڕی ورد لە نەخۆشیەکانی کۆندامی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر ڕەوا موحسین عەلی، پسپۆڕی شانەزانی، دکتۆر سیزار سامان تاڵەبانی، پسپۆڕی تیشک و سۆنار، دکتۆر دانا طەیب غەریب، پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر، دکتۆر عومەر حەمە غالب هەورامی، پسپۆڕی نەشتەرگەری بەشی خوارەوەی کۆئەندامی هەرس، دکتۆر هێمن حسێن، پسپۆڕی نەشتەرگەری بەشی خوارەوەی کۆئەندامی هەرس، دکتۆر سامی سەلیم، پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە، دکتۆر هند نافع ئەیوب، پسپۆڕی کۆندامی هەرس و جگەر و نازۆر لە منداڵاندا، دکتۆر سیڤان حسێن ساڵح، پسپۆڕی وردی نەخۆشیەکانی هەرس و جگەر. بەشداریکردن بێ بەرامبەرە لە بەرواری حەڤەی حەوتی 2025 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت 9/15 ناو تۆمارکردن لە ڕێگەی ئەملینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.